بینەرانی عزیزی کورسات هەم کاتتان باش خۆشحاڵم لە بەرنامێکی نوێ وێنەگرافی دێنەوە دیداری ئێوەی عزیز و خۆشەویست. بەرنامەی وێنەگرافی ئەم هەفتەیە لە شاری کەرکووکی خۆشەویستەوە میوانداری کەسایەتی و وەرزشەوانی دێرینی شاری کەرکووک کاک شێخستار بەرزنجی دەکات. کاک شێخستاریشێکە لە کەسایەتە دیار و خۆشەویستەکانی شاری کەرکووک، یەکێکە لە وەرزشەوانە دێرینەکانی شاری کەرکووک کە نزیکەی 70 ساڵ لە بواری وەرزشدا خزمەتی ئەم شارەی کردووە و جێدەستی دیارە. لە ساڵی پەنجاکانەوە دەستی پێکردووە تام ساتە وەختەش لە خزمەتەکانی بەردەوامە. لە چەندین وێزگەدا وەکو یاریزانی بالا، وەکو ناوبژیوان، وەکو یاریزانی تۆپی پێ، وەکو سەرۆکییانە، وەکو دامەزرێنەریانە، وەکو پێشکەشکار و ئامادەکار بەرنامەی وەرزش لە تەلەڤیزیۆنی کەرکووک ماوەی زیاتر لە 20 ساڵ، وەکو معلقی یاریەکان ساڵانێکی زۆر بەردەوام بووە خزمەتی گەورەی لەو بوارەدا پێشکەش کردووە. ئەمە جگەلەوەی کە خاوەنی ئەرشیفێکی دەوڵەمەندی وێنەی و کتێبە لەم شارەوە توانیوەتی لە ماوەی ژیانی خۆیدا ئەرشیفێکی گەورەی وەرزشی بۆ شاری کەرکووک کۆبکاتەوە بەشێک لە وەرشیفەی کردووە بە کتێب و بڵاوی کردێتەوە. ئێمەم هەفتەی هەوڵ دەدەین بچینەوە باز لە ئەزمموی ژیانی کاک شێخستار بکەین و چیرۆکی هەندێک لەو وێنانە بژێڕینەوە لە ژیانی ئەودا. کاک شێخەم کاتت باش. هەموو کاتت باش خۆش بی. زۆر زۆر سپاس بۆ جەنابەت، چاومان ڕوون بوو. زۆر زۆر سپاسی تۆش دەکەم کە هاتوونەوەم برادرانەش لە خزمەتیانە. زۆر زۆر سپاس بۆ جەنابەت، زۆرم پێخۆش بوو لە نزیکەوە جەنابتم بینی. پێم خۆشە بزانم ئێستا تەندروستی چۆنە کاکێ شێخ؟ وڵی تەندروستیم باشە، بجۆرەی تەمەن زۆر باشە، هەرواشە بێت. ئیشەڵا باشە بیت. ئینشاءڵڵا ئیشەڵا باشە بیت. جەنابەت کەسێکی وەرزشکار بیت و بە درێژای تەمەنش وەرزشت کردووە، بۆ هیوایی هەراوا بە تەندروستی و بە گەشاوی بە جوانی بتبینین. من پێم خۆشە سەرەتا بۆ دەست پێ بکەم ئێوە وەکو بنەماڵەی بەرزنجین لەنەوەی شێخ حەسەنی گڵە زەردەن، با بڵێن باوکو و باپیری تۆ ئێوە لە سلێمانی و مەسەلەن چۆن هاتوونەتە کەرکووک؟ لە کێوە هاتوونەتە کەرکووک؟ بەڵێ ئێمە لەنەوەی شێخ حەسەنی گڵە زەردەین کە شێخ حەسەنی گڵە زەردە شەمهێدین کوڕی ئەو بووە، لەو وڵاتەوە هاتۆتە ئەمدی و هاتۆتە منتیقەی دێهاتی ئەو ناوە، لەوێشەوە هاتۆ بۆ منتیقەی قەرەحەسەن و لە دێی ئۆمەرەگەدە و تەیمەزاوە و قەرەوەیس و هەشت دێ لەو ناوچەیە ئەولادی شەمهێدینی کەرکووکن. لەوێشەوە هاتۆ بۆ کەرکووک لە گەڕەکی ئیمام قاسم دانیشتووە و تەکەیەک و مزگەوتێکی لە شەمهێدین نێزیک شەمهێدین کە بەناوی خۆیەوە بووە لەسەر ئاوێک بووە، ئەلەوێ مستەقەڕی کردووە لە کەرکووک. لێرەمانەتەوە و بەڵێ ئیتر ئێوەش جەنابیشت دیارە باوکت و جەنابیشت لە 1940 هەر لێرە لە ئیمام قاسم لەدایک بوویت. بەڵێ منش لە ئیمام قاسم لەدایک بووە، باوکشم هەر لە کەرکووک لەدایک بووە کە شێخ عەبدوڵڵا بووە، ئەوش لە کەرکووک لەدایک بووە. دەستەکان خۆش بۆ جەنابەت تەمەندرێژی من وێنەیەکی زۆر دێرینی جەنابی باوکتم لەلایە لەگەڵ کاک شێخ عەلی بەیەکەوە گرتوویانە. ئەم وێنەیە مێژووەکەی بۆ کەی ئەگەڕێتەوە نێ جەنابەت بزانین؟ ئەوەی من بزانم ئەم وێنەیە کەوا جەنابەت دەڵێیت ئەمە باوکم بە ڕەحمەت بێ لەگەڵ کاک شێخ عەلی شێخ حەسەنە و هەروەها لەگەڵ شێخ سدیقە ئەمە ئەو ڕزمانەیە ئەمە ئەگەڕێتەوە بە بەدەنەی من بۆ دەوری 40 ساڵێکە بێتم، 40 ساڵە بێت. شێخ سدیقی وەسمالەکەیە لەگەڵیانەیە ئەم سێ کەسە ئەوانە. دەستەکانی خۆش بە دیارە وێنەیەکی مێژوویە. مامۆستا جەنابەت هەر لە شاری کەرکووک هەر لە ئیمام قاسم چتە قوتابخانە لەو ساڵانە خوێندنگەی سەرەتایی و با بڵێن متەوەسەشت هەر لە ئیمام قاسم تاو کردووە. بەڵێ جەنابەت یەکێکی لە وەرشەوانە دێرینەکانی شاری کەرکووک و ئەم حەزت و خولیات بۆ وەرزش هەر لە مناڵیەوە لە توێ سەری هەڵاوە. پێم وابێ هەر لە سەرەتای پەنجاکان و وێنەیەکی لێرە ساڵی 54 پێم وابێ جەنابەت یاریزانی تۆپی پێی. بەڵێ من ڕاستە لە مناڵیەوە شەیدای وەرزش بوومەوە، بە تایبەتی تۆپی پێ بەبیرم دێت کە تۆپمان نەبوو لە گۆرەوی ماناوت پڕمان لە پەڕۆ کرد و ئەمان پێچاو ئەمان دووری و
مامبت لە پشت مەکتەبی ئیمام قاسمەوە لەوێ ساحەیەکی بچووکە بوو بەوە تۆپێنمانە کرد و جاری وا بوو بەردوشتی زۆریا بوو ئێستاش پەندەیەکم نخانەکەی ساقەتە هەرچەندە دکتۆر وتیان عملیاتی کە وتم عملیاتی ناکەم شەقمدا لە باتیەوە لە تۆپەکەی بدەمدام لە بەردێک و نوچی پەندەم تا ئێستاوەی بەڵێ ئێمە لە وەردەشا بووینە و وەکو جەنابت دەفەرمووی لەو ساڵانەوە من شەیدای وەرزشمە لە قوتابخانەی ئیمام قاسمی سەرەتایی و لەوێشەوە چوومە بۆ ناوەندی شەرقیە و لە شەرقێشەوە بۆ خانەی مامۆستایان دیارە مامۆستا تۆ لە سەرەتای شەستەکانە پێما بێشتە خانەی مامۆستایانی کەرکووک بەڵێ لە شەستەکان لە دوایەوەی کەوا لە 61 من خانەی مامۆستایانم تەواو کرد بۆ 61 بۆ 62 6 ساڵ لە پەروەردەی بالەی کەرکووک یاریم کرد و سەرۆکی تیپەکە بووم پێشێ بچینە سەر ئەوە دیارە جەنابەت لە دوایەوەی کە خانەی مامۆستایانی کەرکووک تەواوەکەی دا ئەمەزرەی وەکو مامۆستا لە ئاڵتون کۆپری بەڵام ماوەیەک لەوەیە بیت و نەفی ئەکری بۆ ناسریە بۆچی نەفیان کردن بۆ ناسریە و تۆ بۆ نەچویت بۆ ناسریە من لەبەرەوەی کۆکو جەناب تەفەرموویت ئەو وەختە نایەنویست کورد لە شاری کەرکووک بمێنێت زوو هەمومانیان نەقلە کرد بۆ خواری وڵات بۆ ئەوەی کەوا نەفوسی کورد لە کەرکووک هەر کەم بێتەوە وەکو تا ئێستاکە لەسەر ئەو ڕێبازە ئەڕۆن ئەو بیر و باوەڕە تەسک و پیسە بەڵام منیان کە ناوم دەرچوو بچم بۆ ناسریە نەچووم نەچووم بۆ ناسریە بەڵێ دەرچوومە دەرەوە چوومە ناوچەی جەباری لای عادل عەزەت کەوڵسوور لەوێەوە لەو وەختەوە بوومە پێشمەرگە لە شۆڕشی ئەیلول بەڵێ من هەندێک وێنەیە و کاتەتم لەلایە کە لە شۆڕشی ئەیلول لە سەرەتای شەستەکان دیارە جەنابەت پێشمەرگە بوویت ئەمە وێنەیەکی تۆیە لە ناو بەفرا و کلاشینکۆفێکت پێیە ئەم وێنەی کە جەنابەت پێشانمەدا ئەمە لە پەلە چنارەیە لە نێزک هینە نێزک سۆڵەیە لەم لای داریکەلیەوەیە لەو بلاشەوە دێلێژەیە ئەمە لە ئەم وێنەیە کە هەروە بۆ یادگاری برادەران وتیان باڕ وێنەیەکت بگرین زۆر وێنەیەکی زۆر جوان و مێژوویە وێنەیەکی ترم لەلایە دیارە کۆمەڵێک پێشمەرگەن هەر لە شۆڕشی ئەیلول ساڵی 1964 لە پیرەمەگرون گیراوە لە زێوێ لە پشتی وێنەکە نووسراوە کۆبوونەوەی کەوادری پێشمەرگەی 1 و 2 3 و 4 لەگەڵ حلمی عەلی شەریف مامۆستا حلمی عەلی شەریف پێم خۆشە خۆت مێژووی ئەم وێنەیەم بۆ باس بکەین لە 64 کۆبوونەوە ئەمە کرا لەوێ کۆبوونەوە بۆ ئەوەیەوە ئەو ڕێکەوتنەی کە کرابوو لەگەڵ شۆڕشە بۆمان ڕوونکردنەوە حلمی عەلی شەریف هاتبوو و لەگەڵ خورشید مامۆستا خورشیدێک وەمە ناسیح ئەمانە لەوێ بوون کۆ هەموو کادیرانی کەرتی 1 و 2 و 3 و 4یان کۆ کردبەوە کە ڕابەرانی سیاسی وەکو ڕابەرانی سیاسی ئێمە شاتبوون لەو کۆبوونەوە دانیشتبوون و ئەبدانم ناوەکانشیان زۆری لێرە بەڵە دیارە ناوەکان زۆرن کۆمەڵک پێشمەرگی ئەو ساڵانەیە ئەوانە لە ناوەکانیان ئەوانە لێرە نووسراون بڵێ دەستەکان خۆش بە یادەوەرێکی زۆر جوانە مامۆستا کەی لە شۆڕش هاتیتەوە بۆ کەرکووک وەڵی لە 64 کە شتێکی دروست بوو وەکو ناڕیاردەیەک و دووبەرەکی و شتیوا دروست بوو جا بە منیان تەکلیف کرد بچمەوە بۆ شوێنێک کەوا لێ بمەوە لێپرسایە ئەو گوتم وەڵی من شەڕی براکوژی ناکەم نەم کرد و هاتمەوە بە حکوومەت و ڕێکەوتن هەبوو لەگەڵ حکوومەتە بەیانیان دەرکرد بوو ئاپعام بوو ئیتر هاتمەوە گەڕامەوە سەر مامۆستایەکەی خۆم لە ناسریە چی بۆ ناسریە ساڵان چەند ساڵە ناسریە مایتەوەکو مامۆستا 2 ساڵ و نیو 2 ساڵ و نیو دیارە و ساڵانە لە ناسڕێوی هەم مامۆستابی هەم لەوێش پێماوی لە یانەی فرات یاریت کردووە بەڵێ لە یانەی فرات یاریم کرد یانەی فرات لە سوقشێخ بوو یاریم کرد بۆ ئەوان لەگەڵ یانەیەک لە بەسرە
و هەروەهاش بێتە لەوەش لە قوتابخانەکەی خۆم کە قوتابخانەی هیلالێ بوو باشترین یاریزانم تیا دروست کرد ساڵ یەکەم هەر داڵغی ئەوم لێدا چۆن ئەم یاریزانانە قابلێتیانێ و فێریان کەم ساڵی یەکەم فێری بالەیانم کرد و ڕاکردن و ئەو جۆرەشتانەیانم کرد ساڵی دوم 37 مەکتەب هەبوون لە قەزای شەترە گوتم بەشدارە بم گوتیان باشە لە دێ یاریچی تەیە گوتم بەڵێ یاریزانم هەیە هاتم یاریم کرد لە تۆپی پێ لە تۆپی بالا یەکەمی قوتابخانەکانم هاورد و لە گۆڕەپانش بە دووەمی قوتابخانەکان دەرچووم لە ساڵی دووەمە. زۆر ڕاستە دەستەکانە خۆش بێ وەکوی کە دوور خراویتەوە لە زێدی خۆت بەڵام بەردەوام بووی لە خزمەتکردن بە وەرزش و بۆ بوارە دیارە کۆمەڵە گوێنەی ئەو ساڵانم لەلایە کە جەناب لە ناسڕێ بوو ئێمەی چەکە لە وێنانە مامۆستاکە هەمووتان لەناو بەلەمێکن لەناو ئاوەکە بەڵێ پێما بە هۆڕەکانی خواری عراقە بەڵێ ئەمە ئەم تەبەن کە هاتینەوە لەوێ بۆ ئێرە ئەمە ساڵی دۆمیانە کە 4 ساڵ دوای وەختەیە کە من هاتمەوە ئێرە سەفەرێکم کرد بە قوتابیانی پەیمانگای مامۆستایان لەگەڵ خۆمە بردیانم بە سەیارەیەکی گەورەکان لەوێ چوینە ناوخۆرەوە جا لە ناوخۆر شتێکی سیرمان بە تووشات قوتابیەکانی ئێمە هەمووی بەرگی جوانیان کردبوو بریانەوە بە چاکەت و پانتۆڵ بەڵێ هەمویان بوون لە لاکاو لەناو ئەو هۆڕە ئەوەی کە هۆڕی نەدیوێ نازانێت چەندێکە تقریبن 100 کیلۆمەتر لە ناو ئاوایت نازانێت چەپت چییە و ڕاتت چۆیە و چۆنە و چۆن نییە بایەک هەڵی کرد ئەم باە کاڵی کرد وا بایەکە ئەوە نەبەتین و بەقووەت بوو چەپۆلی ئاوەکە ئایدا لێمان تەلەبەکانش ئەمبەر ئەو بەریەک دانیشت بوون تەڕ بوون هەمویان هەستان چوون ئەولەوە کابای بەلەوان کە مەکینەکەی لێخوڕی هاواری کرد گوتی بە عەرەبی وتی وا مەدوونەنەوە بچنەوە شۆن خۆتان غەرقەبین بەلایەکە بایەکە لێدا ئەمانش هەمویان بێناملا لەگەڵ بایەکەی کۆتین هەمویان هاتنەوە شۆنی خۆیان هەمویان جانیان تەڕ بوو 21 دقە ئێمە لەو دەنگاوە تووشی ئەو مصیبەتە بووین بەڵام دوای ئەوە ڕزگارمان بووە دەستەکانی خۆش بێ ئەمە ژەربێنەیەکی تری و ساڵانەیە کۆمەڵێک کەسایەتی و جەنابیشت بێ کۆستاون ئۆتۆمبیلێکی جێبی مۆدیل کۆنەکانیش پێما بێ و ئۆتۆمبیلی جەنابەت بوو لەو ساڵانە مامۆستا بەڵێ ئەمە لە کەرکووک ئەمە تەبەن من مەراقی جێب بووم بۆ دێهات بڕۆم و دایمە قوتابی و حوتەشت قوتابیم لەگەڵا بوو دایمە وەکو مەفرەزەوا بوو بۆ من هەر بڕۆشتوە بن بە ناو خاتەوە یان چۆری و پاچیانە کردەوە یا بۆ قەراندیر بڕۆشتنایە بۆ سەپرێ بچینانە ئەو قوتابیانە ئەمریان درێژ بێ دەستەکانە خۆش بێ ئەمە شەربێنەیەکی تری ئەو ساڵانەیە دیارە لەگەڵ کۆمەڵە کەسایەتی تر لەسەر هەر لە ناسریە گرتووتانە لەسەر ئاوەکە ئەمە 4 کەسین یەکێک لەوانە کوڕەکەی مدیر شورتەی هین بوو ئەوەی ئێمە بوو قەزاکە زۆر علاقەی لەگەڵ منە خۆش بوو سەگفانی ناو بوو دوو برادری تر بوو ئەم ڕۆژە ئەو ڕۆژانە بوو کە پیانەوە یومە جدیدەکە نەورۆزەکەی ئێمەیە هەر لە 21 مانگا بوو ئەم ڕسممان لەبان ئەو سەرگرتووە دەستەکانە خۆش بێ مامۆستا دیارە جەنابەت لە پێشوێ بچی بۆ ناسڕیە لە ساڵی پەنجاکان لە کەرکووک ڕئیسی منتەخەبی با بڵێن مەعارفی ئەو کاتە بوویت هی بالە لە کەرکووک چۆن بووی بە ڕئیسی منتەخەبی بالێ مەعارفی ئەو کاتە من باشترین یاریزانی بالە بووم لە داگرتنیان لە کەپسەلێدان لە کەپسەلێدان داگرتنی کوردەکەی گۆڕیمانە ئەو ساڵەی کەوا ئێمە سەرکەوتین لە سلێمانیمان بردەوە لە سلێمانی تیپی سلێمانی زۆر باش بوون ئێمە دوو یاریزانمان من و نزار قوتبەدین کورد بووین بە کوردی قسەمانە کرد کە قسەمانە کرد ئەمان گوت مەسەلەن پاسم دەرێ
سلێمانی کوردی تێگەیشتن ڕاست بەرامبەرمان هەڵەسا نایەنێش کەفتە لێدەین داگرتن بکەین مامۆستایەکمان و سۆبحی بیلال دەدا مندەڕیبمان بوو کاتێکی چەند وەقت گوتی بە منی وت بە تورکمانی بە من و هینی وت برادەرەکەمی وت وتی ئەوە بە کوردی خستەمەکە من زۆرم پێ ناخورد ماوتە بۆ بە کوردی خستەنەکەی وتی آخر ئێوە کوردن قساکەن بە کوردی ئەوان تێگەن کە تێگەیشت نایەنن کەفتە لێدەین من یەکسەر ساردەوە بووم کە ساردەوە بووم ئەمود یانما ئەوان هەر سەی دەممانە کرد گرب کەفتەیەکم داگرت باشوستنە ئەوان نایەنەدەن تێ لە بنەوە گوت کورە عیب عیب ئێوە کوردن بۆ بە کوردی خستە ناکەن بۆ بە تەوادەر وەڵا گەیشتن پێیانەی ئەوە یانزەیان هەبوو ئێمە چوارمان هەبوو گەیشتن پیانە ئەو شۆتەمان برەوە شۆتەکەی ترشمان بردەوە ئەنجا یەکسەر ئەو ڕسمەی کە بینی ئیستا دوایی ئەو مامۆستا سۆبحی وتی مادام بردمانەوە یەکسەر بردمانی بۆ چۆ بۆ لای مسەورێ باشترین مسەور ڕستمانی کرد ئەو ڕسمەمان ئەو ڕۆژە گرتووە کە لە سلێمانی تا بردۆ لە ناوی سلێمانی خت چوار محافظە بەرداریە کرد چوار پارێزگار سلێمانی و کەرکووک و هەولێر و مۆتڵ ئەو وەختە دۆچی تیانە بوو ئەیتر چوین بردمانیان بۆ بەغاو تاڵە سێمی عێراق دەچوون سلێمانیش لە تۆپی پێە دووەمی عێراق دەچوون یاریچی باشیان هەبوو پێمە بێ و ساڵش لە مەلیک فەیسەڵ مابوو مەلیک فەیسەڵش لەوێ بوو خۆی فەیسەڵی تانی ئێمەیان بردە مەختوورە لە دوای مەلیک فەیسەڵەوە بە دوومەت لێ دامانیانە سێم بووین بەس کاتێکیاندا پێیان بە هینەکەمان ئێمەیان نەدا بەس یەکەم و دووەم سلێمانی دووەمی خۆیان چەند باشترین یاریزانەکان زۆر ڕاست دەستەکان خۆش بەجارە کۆمەڵێک وێنەم لە لای ئەو ساڵانی کە جەناب دیاری بالێت کردووە ئەم وێنەیە گەڕێتەوە بۆ ساڵی 1950 کە لە ساحەی سانەوی گرتوتانە لەگەڵ کۆمەڵێک لە هاوڕێکانت وێنەیەکی زۆر جوان و مێژووی ئەو کاتانی جەنابتە کە یاری بالێت کردووە لە ساڵی 50کان بەڵێ ئەمە یاریزانەکانی ئەمن ئەو وەختە هیچ ساحەیەک نەبوو تەنها لە سانەوی ساحا بوو لەوێ بالەمان یاریە کرد ئەمە وێنەیەکی ئەو جارە نارکە ئێمە گرتومانە لەوێ بەڵێ ئەمە لەگەڵ مامۆستاکەمانە لەوێ گرتومان دەستەکان خۆش ئەمە ژوێنێکی ترە دیارە جەنابەتە و کاتش کە لە خانەی مامۆستایان بووی ئەمە تیپی ئەوەیە لەوێش هەمان تیپە دروست کردو خەریکی یاری بوون لە هین غێر لە خانەی مامۆستایان بەڵێ خانەی مامۆستایان هەر عایدی خۆم بوو ئەوەنە ناڕەحەت بووم هەموو شتێکمە کرد ئەمە ژوێنێکی جەنابتە ساڵی 1959 یاری بالە ئەکەیت و لەو کاتەیە وەکو خۆتەڵی کەپسەیەکی جوانت داگرتووە بەڵێ ئەمە لە نەقابەی مامۆستهین بوو کرێکارانە ئەوان تیپێکی زۆر بە خۆتیان هەبوو لە کەرکووک جا ئەمە ئەو وەختەیەکەوە من داگرتن کەپسە لێدەم هەتاوم ئەوە دیارە ئەوە چۆنەکە منم تیپەکە ئێمەش باش بوو تەنها ئێمە ئەوان یاریمانە کرد ساحەیەکیانە بۆ ئەوان هین بوو چایر بوو یاریمانە کرد ئەمە ئەو ڕسمەکەوێتەوە یادم دەستەکان خۆش بێ ئەمە ژوێنێکی تری جەنابتە هەر یاریزانی بالی ساڵی 1960 لێرە جائیزە وەرەگری بەڵێ ئەمە لە ئەو ئاخر یاریمان بوو ئێمەیان بە دۆڕاندندا حەکەمێکمانە بوو ناوبژیوان بوو لەسەر خاڵێک مابووین ئێمە ئەوان شخاڵێ بوو وەختە وا بوو قانونەکە وا بوو لە مسەڵا یاریمان کرد لە مسەڵا کە یاریمان کرد ئەم من هەستام نایەتوانی بەرامبەر من بەس خاڵەکە ما بۆ ئێمە لە بینی ئێمە ئەوانە نایەن کرد لە دوو خاڵە وەختە وا بووقانەکاندا کە کەپسەکە ئەوان کەپسەیەکیان لێدا لە خەتەکە بستێک لە دەرەوە بوو مامۆستای حەکەمەکەمان ئەحمەد دەلال یادی بەخێر بێت مامۆستایەکی تاگوو حەکەم بوو یەکسەر فیکەی لێدا گوتی لە ناوەیە لە دەرەوە بوو خۆی تۆپەکە ئەو کردێناوە کە کردێناوە ئێمە دۆڕین منش گریام لە حیبەتە دانیشتم لە بانینەکە هاوارم کرد وتم مامۆستا بە مامۆستاکەی خۆمان و سعدی نابوو وتم مامۆستا ئەمە کەی لە ناوە بوو ئەوە شۆنی خۆڵەکە دیارە ئەوە تە ساحە خۆڵ بوو وەڵا ئێمەیان بە دۆڕاندا دووەم دەرچوو
ئەوەنە کاریگەری لەسرت هەبوو مامۆستا ئەو ڕووداوە لە دوای 62 ساڵ ئێستاش ڕووداوەکە وەکو خۆی لەبەرە وردەکاریەکانیش کە تۆپەکە یاوەتی بەشی و چیتان کردو و تۆ چیت کردو الحەمدلله ڕاست دەستەکان خۆ ئەمە وێنەیەکی ترە هەر جەناب دیاریزانی بالی 957 لە متەوەستەی شەرقیە لێ شەر یاری بالەت کردو دیارە لەگەڵ مامۆستاکانتە لەگەڵ لەوێ شەرقیە ئاخر ئێمە شەرقیە و غەربیە هەبوو دوو قوتابخانەی ناوەندی بوون شەرقیە و غەربیە لە شەرقیە بوویت من لە شەرقیە بوو منافس یەک بووین لەوێ هەرچەندێک بەکرد نەمەتوانی بسیاستم کورە بابا بۆ کەپتە نەمەتوانی بە هیچ شێوەیەک لە ئاخریە بتم بابە پاسم مەدەنی مهمەوەیە مامۆستاکەمان کەماڵ عەبدولقادری نابوو گوتی ئستاد تارنایی و دە تۆ چیتە وەڵڵی وتم ئستاد نازانم بستێک نەمەتوانی بەردەوە بوو ئەمە وێنەیەکی مێژووی وەرزشی شاری کەرکووکە کە دیارە سەرۆکی و کاتە عەبدولکەریم قاسم خەڵات ئەیا بە یەکێک لە یاریزانەکان ئەو یاریزانە چییە؟ ئەم مناسەبەکە چییە؟ ئەم یاریزانە ئەمە لە ساحەی کەشافەیە ئەمە کەریم ئەفەندیە منتەخەبی عێراق بوو و منتەخەبی جێشی عێراقیش بوو ئەو عەبدولکەریم قاسمە ئەو کاتەیە یاریێکە لە یاریزانەکانی کەرکووک و کورد دیارەکان بڵێ دەستەکان خۆشەما مامۆستا دیارە جەنابەت لە دوای جگەلەوەی لە بواری وەرزش بەردەوام بووی وەکو یاریزانی بالە و ینی ئەو ساڵانە لە کەرکووک هاوکات مامۆستاژ بووی لە دوای ئەوەی کە لە ناسرییتەوە ئەجا لە کۆتایی ساڵی 60ەکان ئەبی بە مامۆستا لە خانەی مامۆستایە ئەچیتە ئەوێ لەو ساڵانە و لە سەرەتای هەفتاکان خۆشەویستیت بۆ بواری وەرزش وات لێکاتەوەبی بە ئامادەکار و پێشکەشکاری بەرنامەیەکی وەرزشی وەرزش و لاوان لە تەلەڤیزۆنی کەرکووکی ئەو ساڵانەوە تۆ زیاتر لە 20 ساڵ لەم بەرنمەیەت بەردەوامەبی پێم خۆشە بزانم ینی ئەو ئەزمونەی خۆ چۆنە بینی ئەو ساڵانت لە تەلەڤیزۆنی کەرکووک و چۆن چوویتە ئەوێ بانجان کردم بۆ تەلەڤیزیۆن گوتیان وەکو تەجروبەیەک مقدمەیەک امتحان مەکەن بزانن قابلیتم چۆنە وەرەقەیشاندایە دەستمەوە خوێنمەوە بە عەرەبی و سەیریان کرد قابلیتێکم باشە ئەنجا وتیان ئەبێ بەرنامە تەقدیمکەی بەرنامە هەفتەی جارێک 5-6 مەوادم هەبوو بۆیە تەقدیم کردە لە هینەکەمە بەرنامە دەکەمە و بێتگەلەوەش وەکو جەنابەتەڵێ وای لێ کردم کەوا یاریەکان بوو هاتمەوە یاریەکە کرا لە هەولێر یا لە سلێمانی تەلەڤیزیۆن مەبرد یاریەکەم نەقڵە کرد خۆم نەقلی یاریەکەمە کرد هەتاکو ئەیانوت موعەید البەدری بالعەرەبی شێخ ستار بالکوردی بۆ هەولێر و بۆ سلێمانی و بۆ دهۆک و ئەمانە هەموو یاریەکانم نەقلە کرد نەقلێکی جوانش ئەوانم ئاوە پێش پێما بێ یەکەم ینی معلقی کورد بی کە یاریت گواستۆتەوە بە کوردی بەڵێ یەکەمین معلقی کوردی یاری دووەلیم گواستێتەوە لەچۆ لە دوو کەس پێش من کردویانە یەکێکیان محەممەد بۆزۆ بووە لە سووریا کورد بووە بەڵام بە عەرەبی و یەکێکی تریان لە کرماشان کورد بووە بە فارسی بەڵام من یاری هین خەلیج کاسی خەلیج لە مەلعەبی ئیدارە مەحەلی مەلعەبی ئۆڵمپی ئێستا کە لە کەرکووکە لەوێ گواستراوە معلقێک بە عەرەبی گواستەوە منش بە کوردیم گواستەوە لەبەرەوە یەکەمین شادەی ئەویاندا پێم کەوە یەکەمین معلقە لە زۆر ڕاستە مامۆستا ئەو ساڵانە دیارە بواری ڕاگەاندن وکو ئێستا نەبوویەوە زیاتر سەرچاوی هەواڵەکانتان کوێ بوو تۆ چۆن هەواڵت دەسەکەەوە مەسەلەن بۆ بەرنمەکەت یا زیاتر چیتان پێشکەشەکرد لەو بەرنامانە من زیاد ئیسفادەم لە ئەوەی موعەید بەدریە کرد بە دەرەجەی یەک دوایەوەش کۆمەڵێک شتی تازەمە کرد مەسەلەن یاسای تۆپم باسە کرد نامە بۆمە هات یانی جاری وا بوو لە هەفتەیەکە 80 نامەم بۆ هات لە هەموو کوردستانەوە نامەم بۆ هات و بێتگەلەوە یاری فۆلکلۆریەکانم زندووە کردەوە تاکباز و یاری کوردەواریەکانی خۆمان کرا و قەرەقەرە و ئەمانە و ئەمانەم هەموویە کرد ینی بەرنامەتەکانم پڕەکردەوە لقام ڕنگ بوو لقام هەبوو لەگەڵ یاریزانە باشەکانە و
کورد و حکەمە باشەکان و ئەوانە بەڵام ئەوان حتا ئەوە ئێمە فێڵمان لێیانە کرد کاکە هاشم جەباری زۆر منە بوون ئەیانگوت لە کەرکوو خەڵکمەیە لە لەقای لەگەڵا بکەین ئەم لە کەرکوو هەموو خدم لە سلێمانی و هەولێر ومە لە تۆ بێنم جا هاشم جەباری پشتی منێگرت مدیری و چۆنە ئەیوت زۆر باش دەستەکانە خۆش بێ یادەوەرێکی جوانە دیارە خزمەتی گەورت پێشکەش کردووە لە ماوەی ئەو ساڵانە مامۆستا دیارە جەنابەت لە زۆر بوار پێشەنگ بووی وەجێ دەستت دیارەوە بەردەوام بێ هەر لە بواری وەرزش لە بواری دیدەوانی جێدەست دیارە لە ساڵی هەفتاکان کۆمەڵێک بێنم لایە کە جەنابەت لە دیدەوانەی بووی لە خۆناغەکانی خوێندنت با بڵێن وە لە هەفتاکانی شەبی بە براوەی با بڵێن ئەشار الخەشەبی ئەو کاتە پێیان وتووە لە با بڵێن بۆ دیدەوانی نێودەوڵەتی لەو ساڵانە وەرت گرتووە ئەزمموی خۆت لە بواری دیدەوانی چۆنە بینی من ئەزمەری خۆم یەکەمین لە 57 لە دیدەوانی بووم لە کەرکوو لە 59 لە سەر مەیدان لە شەقڵاوە بڵێ هەموو عێراق لەوێ کۆ بوو ئەمە وێنەیەکی ئەو کاتەیە هەروەی لەسەر قسەکەت وێنەیەکی ئێوەیە لە دیارە لەو ئەمە لەژێر چادرەکەی لەژێر چادرە لە ئەمە لە سەرمەیدانە لە بەرامبەر شەقڵاوە ڕاست و لێرەشەوە ڕۆژێکمان هەبوو کەوتین برمانە بۆ سەر چیای سەفین خواردنشان لەو دیەوە بۆمان ناورد خواردنەکەمان لێوێ خوارد سەفرەیەکشیان بۆ کردین بۆ حاجی ئۆمەران هەر لەم وێنەیەکە زۆر ڕاستە دیارە ئەمە ژوێنێکی تری هەرە و ساڵەیە کە لە شەقڵاوم لەگەڵ کۆمەڵێک لە هاوڕەکانت لە دیدەوانی لەژێر خێمەێک لەوێمانەوە مام هەفتەیەک لەوێمان هەموو عێراقیان کۆ کردەوە هەفتەیە بووەوەش هەرچی قادەی عێراقی کەشمی هەبوو باشترین کەشاپەکان ئەوانە دەرسیانەدا پێمان لەوێ لە سەرچنار بەڵێ دیارە ئەمە ئەوەیە کە جەنابەت باسێکی لە 29 حوتی 73 ئەم وێنەیە ژیراوە لە مخێمی سەرچنار کە دیراسەی شارەی خەشەبی تایەوە وەکو خۆت باسەگر هەموو قادەکانیان وێنەیەکی زۆر جوان و یادەوریە کە هەمویان لەوێ لەم وێنەیە وەستاون بەڵێ ئەبێ لەوێ چکە شارەی خەشەبی گەورەترین شادەی کەشافەیە زۆر ڕاست ینی ئەمەش ئەوان باشترین مامۆستای عێراقی تیا بوو هاتبوون لەوێ بە محاترە دەرسیانەدا پێمان زۆر ڕاست ئەمە شەروێنێکی ترە کۆمەڵێک مامۆستا دیارە پێما بێ یەکێک لە دەورەکانە الحرەکە الکەشفیە خدمە ئینسانیە ئەمەش ئەوە کوێ مامۆستا ئەمە شەر ئەوێ هەر ئەوێ ئەمە بۆ شارەی خەشەبەکەیە زۆر ڕاستە دەستەکان خۆش بێ ئەمە ژوێنێکی تر دیارە لە دیدەوانی ژیراوە بەڵام لە شێوەی با بڵێن یاری سێرک و ئەوانە چوونەتە سەر شانی یەکتر و جەنابیش دەم یاریە بەشداری ئەمە بەبرا بڵێم ئەمە هینە لە دارمعلمینە دارمعلمێ هینێکە سندوقێکدانراوە بەڵێ تەبەن هینمان کردووە هەڕەممان کردووە سێ چوار کەسە چۆتە بان ملیەک ئەوەی کەوا لەوێەوە کە بادی داوە هاتووەتە ئەم دیەوە منم دیارە لە ڕست ڕاستە بەڵێ لێرە بەس مامۆستا ئەوە بەبێ هیچ با بڵێن ئەوەیە مەترسیدار نەبوو ئەم یاریەتان کرد وڵی مەترسە جارەکەی ئێمە ئەوەندە بەقوت بە هیچ حەبلێک بەستراوە هیچ نانا هیچی نابێ ئللا بێ بچیتە ترسان یەکێ لەبانەوە وەکو هەرم بەردە بووە تقریبا 2 مەتر و 3 مەتر لەبان یەک بوون بانیەکەوە دەستیان نبان بەڵام ئەوەی کە ئاهات لێرەوە ڕۆی لەوە ترسا جاری وە بدا لە پایەکێکان لەبان و گشتی بکەین دەستەکانی خۆش بێ مامۆستاجان دیارە یادەوەرەکان زۆر جوانن وێنەی زۆر جوان و ئەرشیفشی دەوڵەمەندن کۆ کردێتەوە بەڕاستی کە فرای هەمویان ناکەوین جگە لەوێ لە بواری وەرزش ساڵانێکی زۆر خزمەتت کردووە لە یاریگاکان و لە مەیدانەکان بەڵام لە بواری نووسینیش لەو بوارە جەنابەت جێدەستت دیارەوە کۆمەڵە کتێبت لەو بوارە نووسیوە دیارە جەنابەت لە 1985 بوویتە ئەندامی یەکێتی نووسەرانی کورد و هەر لەو ساڵەش یەکەم کتێبی خۆت کە کتێبێکی وەرگێڕانە یاساکانی تۆپی پێت وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی وەکو یەکەم کەس و کۆمەڵە کتێبی تریشت هەیە لەو بوارە مەسەلەن من و وەرزش و فەلسفەی تۆپەکە
یعنی وەرزشی سۆلاف لە یادی 41 ساڵی دەکە دواتر بە درێژی باسی ینی وەرشی سۆلافەکەین کە جنابدیکێکی لە دامەزرێنەرەکانی ئەمە ژادی 50 ساڵی ینی وەرشی سۆلاف کە دیارم کتێبانە بەڕاستی کتێبی گرنگن چونکە ئەرشیفێکی زۆر دەوڵەمەندی وەرزشی کەرکووکی تایە ینی بە سەدەها وێنەی مێژووی بواری وەرزش و وەرزشکارانی کەرکووکی تایە هەر لە ساڵی 50کانەوە تا ئێستا بەڕاستی ئەرشیفێکی دەوڵەمەنەوە زۆر باشکۆت کردوتەوە بەم شێوەیە ئەرشیف کراوە پاراستوتە دەستەکانە خۆش بێ دیارە کارێکی گرنگ و گەورەت کردەوە من پێم خۆشە ئەوەت لێ بپرسم تۆ هەر لەو ساڵانە ژیانی هاوسەری پێگەیەنی لە شەستەکان ژیانی هاوسەری لەگەڵ چێ پێکێنا و وڵاگەر لەگەڵ خزمێکی خۆم خاڵە زامە لەگەڵ ئەوە هاوردم لە 66 هیچ پەیوەندیە شتێکتان هەبوو پێش ئەوەی بیهێنی یان هەر ڕێکەوت ناوەڵا من نەکە هاتمەوە لە شەترە لە ناتڕێ هاتمەوە ئیتر پورێکم هەبوو دایکم نەما بوو وتی بە باوکمی وتی ئەبێژنی بۆ بێنی ئیتر هەڵیاندا بۆم ئەو من ئەو اختیار کرد کە ببێ بە هاوژینم بەڵێ ناوی چییە هاوژینێت هاوژینم نەزاکەت عومەر ساڵح بەڵێ ئەمە وێنەیەکی زۆر جوانی نەزاکەتخانی هاوسەرتە دیارە بەجلی کوردی و سەر و بەستەی کوردەواری ئەو ساڵانەوە بەڵێ ئێمە عادەتمان نەگۆڕیوە هەردایمە بە بەرجی کوردی پۆشتەوەین زۆر ڕاستە وێنەیەکی زۆر جوانی ینی خانمێکی کوردی ئەو ساڵانەیە تەمەندرێژ بێ سەش پێما بێ هەر بەیەکەوە ئەژین و پیر و خەڕۆ بنیشەڵا بەیەکەوە چەند مناڵتان هەیە وڵاهی لەخوا بەزیاد بێ خوا لە بەرەکەتی خوا و لە من دە مناڵمانەیە سێ کوڕمانەیە لەگەڵ حەوت کچ و یەک لە یەک خۆشەویستترن لای من تەمەندرێژ منیشەڵا خی گەورە بۆ ئێوەیان بێ لە دیارەمە کۆمەڵێک لە وێنەی کچەکان و کوڕەکانن هەموو بەیەکەوە لە بۆنە خێزانیەکانە ئەم وێنانەتان گرتووە دایمە بەیەکەوە تەلەفۆن و بین دیارە هیچیان لای جەنابەت نەماوەنیم ئێستێمە هاتیینە ئێرە دیارە مناڵەکان هەمویان الحەمدوللا هاوسەرگیریان کردو چونەتە ماڵی خۆیان نزیکن لێرەوە لێتەوە نزیکن لێزەکم لەخوا بە کوڕەکان کتەکانە بەر کچمان لە دەرەوەی وڵاتە دەرەوەی وڵات ئەوانە نەبێت دادار ئەوان لەخوا بەزاری واسەی ئەم مۆبایل و ئەمان تەکنەلۆژیا ئێستا هەموو شتێک ئاسانە بەڵێ ڕاست دەستەکانە خۆش بێ تەمەندرێژ منیشەڵاخوای گەورە خێزانێکی بەختەوەر بۆ یەکتان پێڵێ نەوەشت زۆرە مامۆستا وڵی لەخوا بچووکەکان لەخوا بەزیاد لەخوا بەزیاد تەمەندرێژ منیشەڵا لە چاوی پیس دوور بن لە چاوی پیس بە دوور منیشەڵاخوای گەورە بە بەختەوەری بۆ یەکتان بێڵێ دەگەڵ جەنابەت بەردەوامە بین و باسی کۆمەڵێک یادەوەری ترەکەین و کۆمەڵێک وێنەی ترم لەلایە بەڵام پاش وچانێکی کورت وچانێک وەرەگری دەستەکانە خۆش بێ خۆشەویستان لە دوای وچانێکی کورت لەگەڵ کاک شێخ ستار بەرزنجی بەردەوامە بین. خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبێ و لە بەرنامەی وێنەگرافیەوە لەگەڵ کاک شێخ ستار بەرزنجی لە شاری کەرکووکی خۆشەویستەوە لەگەڵ ئێوە بەردەوامین. کاک شێخ دیارە ئێستێمە هاتوینەتە یاریگای ئۆلۆمپی کەرکووک یەکێکە لە یاریگا گەورە و دێرینەکانی شاری کەرکووکە دیارە ئێستا پرۆژەیەکە کاری تیاکرێەوە هێشتا تەواو نەبووە. جەنابەت مێژووی ئەم یاریگایە و یادەوەریەکانی تۆ لەم یاریگایە چۆن نەبینی؟ یاخوا بەخێر بێن وڵام یاریگای ئۆلۆمپیە بڵێ و دەمێکەکەوە دروست کراوە لێرە کاتی خۆی دوو یاریگا دروست کرا لە عێراق یەکێک لێرە لەکێک لە ئەیمارە بەڵام ئەم یاریە لێرە ئەم یاریگایە لێرە بەڕاستی حەقی خۆی نەدرایە دەستی
و گەلێک هەموو چالاکیەکانە کرا لە شاری کەرکووک لێرا کرا بە تایبەتی وادی خۆی سوپای عێراق هەموو جۆرە چالاکیەکیان لێرا کرد لەم یاریگایە و زۆر جار هەبوو چالاکی وایە کرد بە پەرەشوت و بە تەیارە کە هاتن خۆیان فڕێدایە خوارەوە لەم مەلعبە یان بە ماتۆرسکی لەم تایزانەی قەراغی ئەم یاریگایە هاتن و ڕۆشتن و یاریەکانی چالاکیەکانی پەروەەردە داردارە کرا لێرەکرا بەڵێ لێرە ئەکرا ئەوش دەستەکانی خۆش بێ دیارە من پێم خۆش و بەیەکەوە بچینە ناو یاریگاکەەوە بگەڕێن یا بۆ زۆر شوێنی تری کەرکووک بچین بەیەکەوە کە شوێنی یاودەوری توێ بەداخۆ بۆی سێحەت و باری تەندروستی جەنابتەوە نەمانتوانی زۆر ئەوە بکەین هەرچۆنە بێت توانیمان بینە ئێرە من پێم خۆشە بچینە ئەو قۆناغی کە جەنابەت جگەوەکو یاریزانی بالە ساڵانەگوکو یاریزانی تۆپی پێ بەڵام لە سەرەتای هەفتاکان ئەبیتە ناوبژیوانی پلەیەکی عراق هەم لە بواری تۆپی پێ و ئەبیتە ناوبژیوانی پلەیەکی عراق لە تۆپی بالە چۆن هەنگاوت نابوو بواری ناوبژیوانی وەڵا ناوبژانی من ناوبژانی خولە کرایەوە و منش مامۆستای وەرزش بووم و زۆرش تەمۆح بووم ئەمبیست هەموو شتێ بزانم لە هەموو بوارەکانە ڕاست تر چالاکیەکانی من ئەمبیست کە بزانم هەبواە جوولانەوەم هەبواە و لە هەموو بوارەکانە ئەم یاریگایەکەوە ئێستا کە جەنابەت باسەکەی بەڕاستی چالاکیەکان کە ئەکراتایە بەڵام حەقی خۆی نادرایە دەستی بۆ نادرایە دەستی لەبەرەوەی کەوە کاربەدەستان هێواش هێواش هاتن هەمالیان کرد ینی پشتیان پێ نەبەست بەمەوە هەموو شتەکان بکەن وای لێ هات کەس نەبوو ئەم یاریگایە بگاتە بیخاتە سەر شانی خۆی ئێمە یانەی وەرزشی سۆلاب بووین ئەو سەردەما یانەی وەرزشی سۆلاب لوژنەی ئۆڵمپی کەریم محەممەد قادر هەستا ئەمەیدایە ئێمە ئەم یاریگایە هاتن لێرە چالاکیەکان بکەین و ئاگداری بین جەنابەت چەند ساڵ کاری ناوبژیوانیت کردو وڵای من بۆ 20 ساڵ 25 ساڵ ناوبژیوان زیاتر حەزت لە ناوبژیوانی بالە بوو یان تۆپی پێ وڵای هەردووشم حەز لێ کرد بەس زیاتر حەزم لە بالە بوو ڕاستە مامۆستا تۆ ویستم هە لە سەرتاوە پرسیارە لێ بکەم یەکەم جار بە تۆپی پێ دەست پێەکەی بەڵام دواتر لە بالەیە زیاتر خۆتە دۆزیتەوە بۆچی بالێت هەڵبژار ماشەڵا باڵا بەرز و ئەو بووی سەبەبەکە ئەوە بوو زیاتریان خۆت حەزت لە نا کە زانیم توانام باشترە لە بالەیە و یاریزانێک بووم کە ناوم دەرکرد لە بالەیە ینی بادێ کە قسە بکەم ڕەنگە ئێستا ئەوانەیە کە نەیان دیبێ و نەیان بیستوێ ڕەنگە باوەڕ نەکەن من لەو کەسانە بووم متەوەسطەی ئیمام قاسم چوم بە قوتابیەکان فێری یارییان بکەم بالەیان فێرکەم مامۆستاکەیان مامۆستا تۆمە بوو خەڵکی هەولێر بوو کەپسەم داگرت یەکێ لە قوتابیەکان دەستی هاوت بۆ کەپسەکەی من ئەوەندە بە قوت بدەستم کە دام بێرەی دەستیا لێرەی دەستی دایەبان خۆڵەکە و ئاردەکەیە یەکسەر هاواری کرد گوتی ئای دەستم چکە تعجبم هات کە وای کرد ڕامان کردە سەریان برد هەر سەرمان کرد دەستی لێرەوە شکاوە بەداخۆ دیارە کەپسە زۆر بەخۆت بوو مامۆستا جاران وەڵا ئیتر دەستی بەستمانە بردمان بۆ لای مدیر و مدیر بەڕێوبەرەکە بووم بەڕێبەر بردمان بۆ لای دەستەکانە خۆش بێ مامۆستا من هەندێک وێنەی یادەوەری و ساڵانی تۆم لەلایە کە جەنابەت ناوبژیوان بوو ئێمە جەنابەت لەم وێنەیە ناوبژیوانی یاریەکە لە نێوان کەرکووک و بولغاریا کراوە ساڵی هەفتە بولغاریا چۆن هاتنێرە یاریەکە لە کوێ کرا خۆی یاریەکە لە یاریگای سەورە کرا من لایەنمان بووم یەگەی مامۆستایەک هەبوو ئەو ناوبژیوانی یەکەم بوو ئەوە یەکەم یاری دووەلی بوو کە من ناوبژیوانی بکەم تا ینی بەشدارم لەو یاریە زۆر ڕاستە دیارە یادەوەرێکی زۆر جوانە لەو ساڵانە لێرە
چێ بانگهێشتی ئەوانی کرد بۆ ئێرە؟ طبعا اتحادی كرة قدم عراقي هەوڵیان ئەو وەڵیاریان لێرە پێکردن گوتم بزانانی مستەوای چۆنە اینجا بردیان بۆ بەغادیادی تیان کرد لەگەڵیان. زۆر ڕاستە دەستەکان خۆشەوە شوێنێکی ترە دیارە تۆ دوو هاوڕێترن لە 12/4/1970 وێنەکە گیراوە محەممەد لەو عونی ئیبراهیم و جەنابەت ئەمە هەرسێکتان ناوبژیوانن؟ بەڵێ محەممەد بەڵا ناوبژیوان یەکەم بوو ئێمە لای من بوون ئەوە لە هەولێر یاریمان کردووە. زۆر ڕاستە ئەوەی هەولێرە ڕاستە یادەوەریشی زۆر جوانە بەڕاستی مامۆستا زۆر لەلایەکە جەنابەت ناوبژیوانی تۆپی پێیت زیاتر لەگەڵ هاوڕەکانت تەنها لە کەرکووک ناوبژیوانی دەکردیان لە یاریگاکانی تیش لە بەغدا و لەوانەیە لە بەغدا نەم کردووە بەڵام لە هەولێر کردومە زۆر ڕاست لە سلێمانی کردومە ناوبژیوانی و هەروەها لە باقوبە کردومە ناوبژیوانی تۆپی پێ ئەمانەم هەمووی کردووە. زۆر ڕاست ئەمە ژوێنێکی هەرتری جەنابتە لە کاتی ناوبژیوانی شێخستار نووسراوەلەی لەگەڵ کازم یاسین. ئەمە چی یاریەکە؟ کازم یاسین باشترین گۆچی کەرکووک بوو و لە منتەخەبی عێراقی عەسکەریش بوو. ئەمە شەروێنەیەکی تری زۆر جوانی ئەو ساڵانەیە لە 1966 دیارەوێنەکە گیراوە قاسم دێ و داوت لەگەڵ شێخستار لەگەڵ کاکهادی ناوبژیوانانی گۆڕەپان. بەڵێ ئەوە هینمان بەدەستەوە گۆی ئاتنمان قورسە بەدەستمانەوە. بەڵێ ڕاستە بەڵێ ئەوە لەگەڵ خوا عەفویکە خوا قاسم دێ و هاوڕێمان بوو هەر لە قوتابخانەی ناوەندیەوە بەیەکەوە بووین ئەوە لە یاریگای سەورەی ئەیستا. زۆر ڕاستە وێنەیەکی تری جەنابەت دیارە لە هەڕەتی گەنجی ئەم وێنەیەت گرتووە لە 1968 لەگەڵ کاک فەخرەدین ئیسماعیل. بەڵێ فەخرەدین بڵێ فەخرەدین ئیسماعیل باشترین گۆڵچی کەرکووک بوو لە سوپاش یاریە کرد لە نادی سۆلافی ئەمەش یاریە کرد کوڕێکی زۆر زۆر باش و خۆشەویستم بوو برادەرمان بوو ئێستاش لەوبەر لە چایخانەی وەرزشکارەکان. دەستەکان خۆش بەمە ژوێنەیەکی تری زۆر جوانە لێ نووسراوە مەلعەب الشەریکە منتەخەب کەرکووک و فرقەی سالیسە. وێنەیەکی زۆر جوانە ئەو یاریە هیچ یادەوەریکە و یارێت بیرماوە؟ وەڵاهی فرقە سالیسە لە بەغاوە هاتن شدراکی یوسوف و ئەوانە بوون بڵێ هاتن شامل فلەیح وا بزانم لە بەغاوە هاتبوون یاریەکەی بەقووت بوو لەوێ ئەو وەختە یاریگای بەقووت لە ساحەی شەریکە بوو نەوت. زۆر ڕاستە ئەمە ژوێنێکی تری جەنابتە ناوبژیانی یاری بالێ بەڵام یاری بالەی کچان لە 1972 گیراوە دیارە یاریەکە لە نێوان مووسڵ و کەرکووک کراوە. مووسڵ و کەرکووکە من ناوبژیوانم لە بینی هەردووچانە وابزانم شێروخەتیان بۆکەم. بەڵێ ڕاستە تا چەند لەو ساڵانە مەسەلەن ژنانیش بەشداری یا کچانیش بەشداری یاری وەرزشیەکانیان نەکرد؟ وەڵاهی کچان هەبوون ئەوە تیپی مووسڵە کە لەگەڵ کەرکووک و یاری کرد کچان بە تایبەتی کچان لە چالاکیدا بوون ئێمە هەر بەشدارە بوون لە ئاستی بەشداریکردنیان لە کەرکووک چۆن بوو؟ زۆر باش لە بواری وەرزش کچان بە تایبەتی زۆر زۆر چالاکەوان ئەو سەردەمەیانی باشتر بوون لە شارەکانی تر. زۆر ڕاست ئەمە ژوێنێکی تری جەنابتە یاری حەبل ڕاکێشانە با بڵێن جەڕەل حەب لەو جەنابەت لە پێشی پێشەوە حەبلەکە ڕاکێشی ئەو چی مناسبەیەکە؟ ئەوە لە ناو یاریگاکان ینی کە لە ئێستا عرازاتە بوو ئیتر مامۆستاکانە بوونە دوو بەشەوە بەشێکیان لەم لاوە بەشیان حەبلێکیاندایە دەست و ئیتر هەدەوەرێکی زۆر جوانە بەڕاستی ئیتر لە ناوەڕاستەوەش هینێکیان دەستڕێکیان پێوە بەس شەخەتێکیان دانا هەردوو ڕایەن کێشە ئەم بەولا ئەم بەملا یەکلایەکەی بردەوە. دەستەکان خۆش بێ دیارە ئەمە ژوێنێکی تری جەنابتە لە 1968 کە ڕۆڵی ناوبژیوان دەبینی لە ئێوان دیارە دوو تیپی ئیمام قاسم بە سەرۆکایەتی فاتح ئەحمەد و لەگەڵ تیپی عروبە لە ئیمام قاسم.
بەڵێ ساڵی 68 شەستوەش ئەمە لە ئیمام قاسم لە یاریگاکەمان لە ناو خاسەیە بەڵێ لە ناو خاسەیە هەردوو تیپەکە زۆر بەخۆت بوون مامۆستا فاتح تیپی ئیمام قاسم و تیپی ئەوروبا ئەم دوو تیپەمان من ناو بژوانی مەکرد زۆر ڕاستە دیارە مامۆستا بەهرەکان زۆر بوون لە بواری وەرزش ئەمە وێنەیەکی جەنابتە لە کاتێک کە وەکو پەیامنێر یا وەکو پێشکەشکاری وەرزشی وێنەتگرتووە لە کاتی بارانە لە ناو یاریگاکە نووسراوە با بڵێن چاوپێکەوتنی شێخستار لەگەڵ یاریزان خەسرە و گورون لە سلێمانی ئەوە لە سلێمانی بەفر بوو بەڵێ ئەوەنە سارد بوو ئەو وەختە ئەم هینانە نەبوو مەچینەی وا زۆر بە قوتەکەەوە تەرگیر بکات ڕاستە سندوقی بوو سندوقەکە ئیشی ناکرد وەستان گوتیان با بە ئیش ناکە بەیانی یاریەکە تاق بەیانیان کرابوو لە بینی هەولێر و سلێمانی بەڵێ جا چوین گوتیان با بە هینی بۆ بێنن زۆپەیەکیان بۆ هاورینی حرەسەکە دامانە لە تەجوهانێ گەرم بوو کەوتە ئیشەوە ئەوە یادیارێکی زۆر ئەنج مقابلەکەتان ئەمە شەروێنێکی توێ لە کاتی وەکو پێشکەشکاری تەلەڤزیۆنی کارت کردووە لەگەڵ یاریزانێک بەناوی کەریم هادی دیارە لە یەکێک لە یاریزانەکانی عێراقا بەڵێ ڕاستە ئەو ساڵانەی خزمەتی توێ وەکو پێشکەشکار و ئامادەکاری بەرنامەی وەرزش لە تەلەڤزیۆنی کەرکووک دیارە کۆمەڵک وێنەی ترم لەلایە ئەم وێنەیە وێنەیەکی زۆر جوانە لەلایە میچێک لە کەسایەتەکانی شاری کەرکووک هەر بە جلوبەرجی باڵێن کەرکووشیانە ئەحمەد ئاغا لە فەریقی باڵێن لە تیپی ئیمام قاسم ساڵی 68 تەوقە لەگەڵ یاریزانەکانەکە بەڵێ لە ئیمام قاسم ئەحمەد ئاغا شخصێتێکی گەورەی کورد بوو بەڵێ و گەڕەکەکەی ئەحمەد ئاغاش پیشات هەر بەنا ئەوەیە مشجعی ڕیاضە بوو وەرزش بە تایبەتی حەدی لە تۆپ پێ بوو ئەوە لە خاسە عینی یاریگای خاسە ئەکرا لە هەر خاسەمانە بوو بەدەسەوە زۆر بعدێ شۆن چاک کرا بوو بەردوومەرد و شمان لێلاداوتە لەوێ یاریەکەت ئەو تەوقەی کرد لە پێش یاریەکە لەگەڵ یاریزانەکان دەستەکانە خۆش بە یادەوەرێکی زۆر جوانە ئەم وێنێشم لەلا دیارە وێنەیە مێژۆکەی زۆر کۆنا تقریبان تەمەنی ئەم وێنێ ئێستا 64 ساڵە 1950 گیراوە با بڵێن تیپی نور بۆ تۆپی پێ یەکێکە لە تیپە هەرە کۆنەکانی کەرکووک تیپی نور بەڵێ کۆنتترین تیپە و لە ئەو تیپانە بکە زۆر زۆر بەهێز بوو لە کەرکووکە ناوی دەرکرد بوو ینی کەم کەسەیتوانی لە نور بەرێتەوە لە ئیمام قاسم بوو لە چایخانەکەی خورشیدی عوسمان ڕابی مەقەڕیانە زۆر ڕاستە دەستەکانی خۆش بە ماشەڵا دیارە وێنەکان زۆرن مامۆستا هەمویان ناکەوین جەنابەت لە دوای ڕاپەڕین لە 1991 ئەبی بە سەرۆکی یەکێتی تۆپی بالەی کەرکووک بە ماوەیەکی زۆر پێ ماوەی مای 8 ساڵێک سەرۆکی ئەو یەکێتیە بوویت بەڵێ من سەرۆکی ئەوم بووم بە هەڵبژاردن بووم بە سەرۆکی تیپی بالە تیپی یەکێتی تۆپی بالەی کەرکووک بەڵێ ساڵانێکی زۆرش لەو بوارە خزمەتت کردو دیارە ماشەڵا خزمەتەکان زۆرن مامۆستا لە 2004 بی بە سەرۆکی ئەنجومەنی یانەکانی کەرکووک و مووسڵ و سەلاحەدین بەڵێ ئەوە لە بەغدا کۆبوونەوەیە کرا ئەو کۆبوونەوەیە لەوێ لەژێر چاودێری وزارەتا بوو ئیتر منتقە شیمالیە کەرکووک و تکریت و مووسڵ بوو یعنی وەختە حکومی ذاتی نەبوو ئەوانە بوون سەرۆکی ئەو ئەنجومەنە بوویت ئەو ساڵانە خۆیان گوتیان ئەوانەی تر گوتیان شێخە بێت تۆ ببەڕێتی ئەومانی چالاکیمان کرد ماوەیەکی چەند ساڵێک زۆر ڕاستە ساڵانێکیش لە 2004 و 5 ئەوانە سەرپەرشتیاری یانی قووەجەویە بوویت منیان کرد بە سکرتێری هەوێم هەبوو بە سکرتێری نادی قووە جەویە زۆر بە مەرقەبەیاندا دەستەکانی خۆش بە دیارە مامۆستا خزمەتەکان زۆرن لە بواری وەرزش بۆ لیژنەی ئۆلۆمپی عێراق نازناوی شێخی وەرزشکارانی یاوە بە جەنابەت بەڵێ شێخی وەرزشکارانی کە داوێنە بە من زۆر سوپاسی برادەرانی یەکێتیەکەم و بە تایبەتی مامە ڕەزا پایق کە ئەو تمسالەی بۆ من کرد و منی شێخی وەرزشکارانی کەرکووک زۆر ڕاستە پەیکەرێکی جوانیان بۆ کردووی کە ئێستا لەوێ دانراوە و
ئاگام لێ نەبوو کە بەڵێ بەخوا ڕاستە پێکەرشیان بۆ کردم بەڵام خۆش ینی تا خۆت لە ژیانایی پەیکەرەکەی خۆت ببینی نەک دا من بە کوڕەکەم وتم کوڕم من بیستومە لێن پەیکەریان بۆ کردم من ئاگام لە هیچ نییە نابێ خەبرێنن کاگەیلانی کوڕم پێم وتم بابە تەلەفۆنێ بکە سعات 12 دەقەیەویست بۆ مامەڕزات تەلەفۆنی کرد گوتی ڕاستە پەیکەرتان کردووە بۆ باوکمەوە گوتی ئەرە وەڵاو 2 ڕۆژی تر هینە افتتاحەکەی گوتی ئەی باشە باوکمەڵێ من هەر کەلیمەم هەبێ شتێکمە بێ وتیان ناوەڵا نەکەلیما داونێت بێ بۆ خۆی دابچێ و هەمووش دەتەوە بوو ئەرەوەڵا دەستەکارە خۆش بێ دیارە جەنابە شایانی ئەوەی کە ئەو پەیکەریان بۆ کردی و لەوێ پەیکەرەکە دانراوە ئێستا جەنابەت یەکێکی لە دامەزرێنرانی یانی سۆلاف لە پێماوێت لە 16 یانی سۆلاف دامەزرا لەو سەردەمە کێو بوونیانەکەتان دامەزران و تا چەنە یانەیە یانەیەکی با بڵێن بەهێز بوو لە بواری وەرزش لە کەرکووک طبعاً یانە لە کەرکووک یانەی سۆلاف یەکەم نادیەی کوردیە لە کەرکووک کە دامەزراوە وەکو بەڕێزت باسی کرد ئەو شتێک گرنگەی کە لای ئێمە مهم بوو دەکەت دامەزراندووە ئەو دەکەتە شێخ پیرۆت فاضل مامۆستا سەلاح عەبدولستار محەممەد ڕەسوول عەزیز تایر خورشید عوسمان ڕابی مەجید کەریم نەجیب ساڵح من ئەمانە دامەزرێنەری ئەو وینە بووین بۆ ئێستا الحەمدوللا بعدێکمان ماوین من و شێخ پیرۆت و کاک سەلاح تەمەنیان درێژ بێ ئینشەڵا ڕێز و سڵامان هەیە بۆیان تر هەموو وەختێ خۆش بیاخوا ئەو برادەرەمان بەڕاستی من لێرەیە بە فرسەت ێزانم و بە حەقی خۆی ێزانم شێخ پیرۆت نەبووایە کە هەولی بۆماندا یانەی سۆلاف نابوو چونکە ئەو وەختە ئەو مدیر ناحەیەی سەنگاو بوو متەسەڕیفی کەرکووک برادەری بوو بە واسطەی ئەوە توانی چەند جارێک تەقدیممان کرد و ڕۆیشت بەغا و هاتەوە لە ئاخریا زۆر خۆشیمان لێ دومبەڵە گوشایی کراکەوە نادی دامەزرا دەستەکان خۆش وێنەیەکی 54 زۆر ڕاستە وێنەیەکی زۆر کۆنی نادی با بڵێن یاریزانەکانی نادی سۆلافە کە کچان و کوڕانیش دیارە بەشدار بوون لە میانەیە لە 1970 وێنەکە گیراوە لە با بڵێن لە پاڵەوانەتی نادیەکانی قوتری ئەلعابی ساحە مەیدان لە مەلعبی شعب لە بەغا دیارە وێنەکە گیراوە وێنەی زۆر یاددەوەری زۆرت هەیە لەگەڵ یانەی سۆلافە بە درێژای ئەو ساڵانی کە تۆ هەم وەکو دامەزێنەر هەم لە یانەکە بەشدار بووی لەگەڵ یانە دیارە فرای هەمویان ناکەوین دەستەکانە خۆش بێ من لە کۆتایی ئەم بەرنمەیە هەندێک وێنەی کۆنی کەرکووکم لەلایە ینی دوور لە بواری وەرزش و ئەوانە پێم خۆشە باسێکی ئەوانە بۆ بکەی هەمووەکو کەلتوریان با بڵێن یادەوەریکی مێژووی شاری کەرکووک ئەم وێنەیەکە لە ژوورەکەی خۆشت هەڵ دواسیوە یەکێکە لە دیارێکێکە لە ئاهەنگەکانی جەژن کە لە نادی سۆلاف گیراوە و دوو هونەرمەندی با بڵێن میلی کاک ئەحمەد داود و ئەوان بەدەهۆڵ و زۆرنا و ئەوانەوە ئەو بۆنەیە کوێیە ئەوە بۆ من جێژنەیە پارەمان نەبوو ینی سۆلاف شێخ پیرۆت 600 دیناری لای دایکی دای نابوو لای هاوردی ئەو ئەشیانەمان پێکڕی بۆ ئاهەنگ لە جێژنەیە ماڵ و مناڵمان بەجێ هێشت ئەچوین لە 4 ڕۆژی جێژن ئێمە دۆڵ و زۆرنامانە هاورد لێدانی پەنەرتیمانە کرد دومەڵەمانە کرد ئەمانەمە شەوش هینمانە هاورد باشترین فێڵبازی فەنی هەبوو ئەو وەختە ئەمان هاورد بۆ ئەوەی شەوانشمان بەڕێخست پارەمان کۆ کردەوە بۆ نادی زۆر ڕاستە ئەمە شەروێنێکی ترێ و کاتانەیە دیارە جەژنە و جۆلانەی منداڵانی کەرکووک لەو ساڵانە بەم شێوەیە بۆ وێنێکی زۆر جوانە جەنابیشت وەستاوی لای جۆلانەکە ئەخر ئەوەیە چەرخ و فەلەکی پێ چەرخ و فەلەق بڵێ یەکێکی تایە پشتی لێمان کردووە لە ڕسمەکە بەڵێ ئەوە کیە ئەوە خزمێکی خۆمە شێخ محەیدینی ناو بوو ئەیتر بە فرسەتماندانی پیاوێکی زۆر مودە بووین و گوتمان با بە تۆ وەرە سەرپەرشتیکە بەڕۆ هەستەکانە خۆش بێ وێنێکی تری هەر شاری کەرکووکم لەلایە لە دیارە ساڵی 1956 ئەمێنێ وێنێکی مێژووی کەرکووکە ئەو ڕۆژەیە کە مەلیک فەیسەڵی دووەم دێت بۆ کەرکووک یان بە کەرکووک کاتێ ئەپەڕێ
بەڵێ ئەو وێنەیە لە گەڕەکی ئاشوربانە عاشورە تاقییان بۆ کرد بەڵێ تاقەکە بەدارەکرا ئەمە کلدانیەکان قەڵا ئەوان ئەویان بۆ کردبوو قوتابیەکانیان هاورد لە قوتابی ئیمام قاسمەوە ڕیزیان گرتبوو ئەوە بەتەک و وێنەیەکی زۆر جوان و مێژووی ئەو ساڵەیە بەڵێ ئەو ساڵ زۆر ڕاستە مەلیک پەیسەری ثانی ئەهات لەگەڵ عەبدەلایە بۆ سلێمانی ڕۆی ئەلێەوە ڕەت بوو زۆر ڕاستە دەستەکانی خۆش بەجگە لە بواری وەرزش جەنابەت لە شانۆیش بەشداریت کردووە وێنەیەکم لەلایە شانۆگەری سەری گڵۆڵەکە ساڵی هەفتە دیارەمە یانی سۆلاف کردوانە بە سەرپەرشتی جەنابەت وڵای ئێمە سەرپەرشتیمانەکە من خۆم مەسیل نەبووم بەڵام تەمسیلێمانە کرد حامی چکچکیانیمانە بوو سحرێ کرد فەنی شتی وا کە بەردی دەرەکرد و ئەمەیە کرد ینی ویان ئەیانگوت سەحرە بەڵام سەحر نەبوو سورعەتی فەنی نیانەزانێت ڕاستە دەستەکانە خۆش بێ ئەمڕۆ زۆر مانومان کردی پێم خۆشە دوایین پرسیارم بۆ تۆ ئەوە بێ لە وێنەکان هەم لە ماڵی شۆر ئەو وێنانی کە هەڵە دواسیم و نەژوورەکەی خۆ دوێنێت زۆرە لەگەڵ جەنابی مام جەلال خوا لێ خۆش هاوڕێتیتان چۆن بوو بێکەوە من مام جەلال بە گەورەی خۆم ێزانم لە پێشمەرگایەتی لە خزمەتی بوومە و جارێکشی بە تایبەتی منی دەرخان کرد کە بڕۆم بۆ مهمەیەک دەستەکانە خۆش بێ و ڕۆحی ئەوی شاد بێ ئینشاءالله زۆر مانومان کردی ئەمڕۆ هیوادارم تەندروستیت باش بێ هەراوا گەشاو جوان بی و هەر تەمەند درێژ بی ئیشەڵڵا مەمنونم من پێ خۆشحاڵم کەوا لە خزمەتانە بووم و یادگاریەکی زۆرتان هاوردەوە یادی من دەستەکانە ئینشاءالله ئێوە هەر لە خزمەت ئەزمونێکی جوانت هەیە مێژوویەکی جوانت هەیە مامۆستاجیان جێگەی شانازیت زۆر زۆر سپاس دەکەین دەستەکانە خۆش بێ بۆ هەموو برادەران مرۆهیلاکیانمان کردووە زۆر زۆر سپاس بۆ جەنابیشت خۆشەویستان بەم شێوە هاتینە کۆتایی ئەم بەرنامەی وێنەگرافی تا بەرنامەی داهاتوو کاتێکی ئارام بۆ هەموو لایەکتان